نوروز نوروز عزیزوما مستعانی قدرگرم بەناوی قوتابخانەی گەشەی نێودەوڵەتی و ستافی گەشە بەخێکی گەرمی تاک بە تاکتان دەکەین بۆ ئامادەبوونتان لە فیستیڤاڵی نەورۆزی قوتابخانەی گەشەی نێودەوڵەتی. پشتی زستان شکاوە باوار نەڕێوە ڕەشەمێ شوێنی تەنگ و بەرێزی خاکە نێوە سەرمای زستان نەماوە ساڵی تازە هاتەوە ئاگری نەوروزی کوردستان گەشەکاتەوە ئاگری نەوروزی کوردستان گەشەکاتەوە ئای نەوروزە نەوروز كي نخوي نجيل دايما تشمعي المدماري نجيل الاجتماع نزاد كي نخوي نجيل ايوا كلنا غزي زنقاولينا غزي ايوا كلنا غزي زنقاولينا غزي ايوا كلنا كشرينا غزي لا غزير لا غزير لا غزير جشن قلوزة نوروزة نوروزة جشن قلوزة دلي همو شاد بيلم روجة بيروزة دلي همو شاد بيلم روجة بيروزة جشن قلوزة نوروز نوروز جشن قلوزة طلي
که این زمان کلی تگهشته؟ خب تایبت تو دودان چی قید؟ و هیچی تگهشته؟ جشن قلوزة نوروز نوروزة جشن قلوزة Candle for peace, light a candle for love, light a candle that shines all the way around the world. Light a candle for me, light a candle for you, that our wish for world peace will one day come true. Light a candle for peace, light a candle for love, light a candle that shines all the way around the world. Light a candle for me, light a candle for you, that our wish for world peace will one day come true. Sing peace around the world. 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 Light a candle for peace, light a candle for love, light a candle that shines all the way around the world. Light a candle for me, light a candle for you, that our wish for world peace will one day come true. اگری نوروزی کردستان گشکاتوا اگری نوروزی کردستان گشکاتوا ای نوروز نوروز جشن قلوزة نوروز نوروز جشن قلوزة دلی همو شاد بی لمروج پیروزة دلی همو شاد بی لمروج پیروزة دنگی دا هول زورنا لشار ولادي برزا قالي كردوان بكوا دجمن كوت وتلرزا كيجو كردس لنا بس بشاي وشايانا كردو يانا بمهشمو يم كردستانا Ladies and gents, now we will have I Am a Music Man, led by Mr. Danner, performed by our wonderful grade 4 students. Kindly welcome them. I'm so proud of you.
روژ پیروزه من کوردم و کوردستانیم من کوردم و کوردستانیم لەڕابردوو زۆر چەوساوەوە لە زێدەکانمان دەربەدەر کراین ئەنفال کراین زیندە بەچاڵ کراین بەڵام لە ئێستادا لە نێو خاک و نیشتیمانی خۆمدا بە ئازادی دەژیم من کوردم خاوەنی حکومەت و پەرلەمانم ڕێز لە هەموو هاونیشتمانیەکان دەگرم کە لەگەڵمدا دەژین لەبەر ئەوەی خۆی نیشتمان پەروەری دەبێتە فەرهەنگ و تێگەیشتنێک لە زەینی تاکەکانی کوردناکەم کە لە خۆی لە خۆشەویستی گەل و خاک و فیداکاری و بەرگریکردن لە شنازنەتەوەی دەگرینەوە و باوەڕی تەواوم بە برایەتی پێکەوە ژیان هەیە من خەڵکی کوردستانم نەتەوەم تورکمانە لە دێر زەمانەوە لەگەڵ براکانم لەم خاکەدا دەژیم هەست بە تەوسانەوەی نەتەوەی ناکەم مافەکانم پارێزراوە باوەڕی تەواوم بە پێکەوە ژیان هەیە من کوردێکی ئێزێدیم نیشتیمانم کوردستانە بە ئاسوودەیی و کامەرانی لەسەر خاکەکەم دەژیم لەگەڵ برای موسڵمانان و ئاسریەکان بە ئاسوودەیی دەژیم ئازادم لە بەڕێوەبردنی خاکەکەم باوەڕی تەواوم بە پێکەوە ژیان هەیە من ئاشووری کلدانیم نیشتیمانم کوردستانە بە زمانی شیرینی دایکم دەخوێنم و دەنووسم ئازادم لە بیرکردنەوە مافەکانم پارێزراوە باوەڕی تەواوم بە پێکەوە ژیان هەیە ليس في كردستان أي تعصب ديني ولا أشعر بالغربة ولا بأنني أنتمي إلى قوم آخر لذا أؤمن بالتوحيد وأحس بسلام داخلي مع أخواني الأكراد من هاوڵاتیەکی عەرەبم دەمێکە لە کوردستان دەژیم هەست بە ئارامی و هێمنی دەکەم ژیانێکی پڕ لە سەرفراز بەسەر دەبەم هەست بە چەوسانەوەی نەتەوەی ئاینی ناکەم هەست بە بوونی خۆم دەکەم لەگەڵ براکوردەکانم بۆیە منیش باوەڕی تەواوم بە پێکەوە ژیان هەیە شەماڵەی بەرزی
to the other are just as fair, having perhaps a bitter claim, because it was grassy and wanted wear. Though as for that, the passing there had worms and really about the same. 2, 3, together, each other, always love your team. My group is the best, working with my friends, only in your heart for team. Rising and rocking, keep respecting. Zakaria, Ali, Yahya, thank you guys. لمروجة بيروزة ئاگری نەورۆز با بەدار و چیلکە نەکرێتەوە، بارەناو جەرگی دڵی گەنجا گەڕی بەرز بێتەوە. جێژنی ساڵانمان بە پڕشنگی هیوا کەوپەیەسن، جێژنی ئەم ساڵمان تروسکەی ماوەگەر نەکوژێتەوە. لاوی کوردستان لە بەزمایە بەهۆی نەورۆزەوە، شادی یەک پیشانەدەن ئەگەر نەون نەبێ نەکش. پا به پای کم من پیر شد و حرف نزد، داغ دید از من و تبغیر شد و حرف نزد. شب به شب منتظرم بود و دلش پر آشوب، شب به شب آمادنم دیر شد و حرف نزد. قصه میخورد که من حال خرابی دارم، از همین قصه های من سیر شد و حرف نزد. وای از آن لحظه ای که حرفم دل آن را سوزاند، خیس شد چشمش و دلگیر شد و حرف نزد. صورت پر شده از چین و چروکش، یعنی مادرم خسته شد و پیر شد و حرف نزد. لا تشكو للناس جرحا أنت صاحبه، لا يؤلم الجرح إلا من به ألم. شكواك للناس يا ابن الناس منقصة، ومن من الناس صاح ما به سقم. فالهم كالسيل والأحزان زاخرة، حمر الدلائل مهما أهلها كتموا. فإن شكوت لمن طاب الزمان له، عيناك تغلي ومن تشكو له صنم. وإن شكوت لمن شكواك تسعده، أضفت جرحا لجرحك اسمه الندم. هل المواساة يوما حررت وطنا، أم التعازي مدين إذ هوى العلم؟ جشنی گلوهوزه، نوروزه نوروزه، جشنی گلوهوزه، دلی همو شاده به نمروزه پیروزه، دلی همو شاده به نمروزه پیروزه. پشتی زستان شکاوە باوار نەڕێوە، ڕەشەمێ شوێنی تەنگ و بەڕێزی خاکە نێوە. سەرمای زستان نەماوە ساڵی تازە هاتەوە، ئاگری نەوروزی کوردستان گەشەکاتەوە. ئاگری ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کوردان بەخۆشی و بەهاتەوە. ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کوردان بەخۆشی و بەهاتەوە. ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کوردان بەخۆشی و بەهاتەوە.